بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم ئەم کتێبە نازدارەی کە لەبەر دەستمانایە نزیکەی 7 ساڵ ئەبێ دەستمان پێ کردووە. فەزلی خۆ ئەمڕۆ ئینشاءڵڵا ئەم کتێبە ئەگاتە کۆتا. ئیمامی غەزالی کتێبەکەی کردوتە 4 بەشەوە: بەشی عادات، بەشی عیبادات، بەشی مهلیکات، ئەو شتانەی کە ئینسان تیا ئەبەن و ئەفەوتێنن، بەشی منجیات. ئەخیری بەشی منجیات باسی تەفەکوری کرد، باسی بیرکردنەوە لە مردنی کرد، دوای باسی قەبر و جەهەنەم و ئەوانە، دواتر هاتە سەر باسی بەهەشت و ڕەحمەتی خوا و کۆتایی بە کتێبەکەی ئێنێ. ئەفەرمێ: ذكر صفة الجنة نسأل الله العظيم من فضله. باسی گەورەی بەهەشت و صفەت و شێوازی بەهەشتەکەین. خوای گەورە بە ڕەحمەت و گەورەی خۆی بە کەڕەمی خۆی لە فەزلی بێبەشمان نەکا. أبو هريرة رضي رحمة خوي لبه ومن أجرته كبيغمريان صلى الله عليه وآله وسلم حدثنا عن الجنة باسي بهشتي بو كردين فرموي بناي بهشت أزانن شون أو خشتاني كدان راو خشتيق لألطون وخشتيق لزيو نيوان خشتكان مسكيكي زور زور تشاكا كتيا دان راو ئەو وردە بەردانەی کە لە حەوشەکەیە دانراوە و تەرتیب کراوە بریتە لە یاقوت و لؤلؤ. ئەو خۆڵەی کە بەسەریە قاچدا ئەنەی بۆنی بەقەدەر بۆنی زەعفەران خۆشە. هەر کەسێک بچێتە ناو ئەم بەهەشتەوە لە نعمەتێکی زۆر گەورە ئەبێ قەد مەیوس نابێ، خالید ئەبێ قەد نامرێ، جلەکانی کۆن نابێ، لاویەتی خۆشی پیر نابێ. وسامي كوري زيد بۆمان نەگەڕێتەوە پێغەمبەریان صلى الله عليه وسلم ڕۆژێک فەرمووی و باسی بەهەشتی کرد، ڕووی تێکردین فەرمووی: ئەرێ کەسێ نییە خۆی حازرکە بۆ بەهەشت، خۆتان تون کەن و قاچی بۆ هەڵکەن. هي ورب الكعبة، أو بەهەشتە قەسەم بەخوای کەعبە، ڕێحانة تهتز، چۆن ڕێحانێک ئەجوڵێنی و بۆن دێت ئەوە بۆ شێوازە. ونور يتلألأ، نورێکی زۆر جوانە ئەدرەوشێتەوە ئەگەشێتەوە، ڕووباری کانیا و بەبن پێکان تا ئەڕوا، خێزانێک کە نامرێ. حەبوور یعنی سرور، لە سرورێکی و لە نەعیمێکی زۆر گەورە، لە مەقامێکی زۆر ئەبەدی گەورە ئەبن. وتمان ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، ئەوەنەوان پێ خۆش بوو کەلیماتەکانی فەرموومان: نحن المشمرون، نحن المشمرون، ئێمە قاچی بۆ هەڵەکەین و خۆمانی بۆ حازرەکەین و جێبەجێ ئەکەین کاری بەهەشت. ڕووی تێکردنی فەرمووی: قولوا إن شاء الله، بڵێن إن شاء الله ئەتوانن ئەو کارە جێبەجێک. لە صحیحەین هاتووە لە ئەبی هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ، خوا جل جلاله ئەفەرمێ: أعددت لعبادي الصالحين ما لا عين رأت ولا أذن سمعت ولا خطر على قلب بشر. أفرمي بو عبد الصالح كان خۆم شتانێکم ئامادە کردووە چاو نەیبینیوە. يعني ئەمەی کە تۆ لێرە ئەیبینی لە هەرچی شتێکە لە بەهەشتا هاتووە تۆ لێرە ئەیبینی لە دار و درەخت و ئاو، ئەمەی ئێرە وێنەیەکی زۆر بچووکە بە چاو ئەوەی ئەوەیە، هێشتا چاو دەرکی پێ نەکردووە، نازانێت. ولا أذن سمعت، هەرچی وەصفیش کرێ ئوزن هەستی پێ ناکە. ولا خطر على قلب بشر، سبحان الله، بەسەر دڵی هیچ ئینسانێکە ناتوە بە خەیاڵی هێشتا نەهاتوو. جارێک لە زانکۆ ئەم فەرمایشتەم شەرحە کرد، ڕووم کرد تەڵەبەکان، وتم ئەوە چی ئەزانێ؟ شتێک هەیە بە ناوی مەڵامەڵا، یعنی چی؟ هەموو ئەویان کردبوو، هەر یەکەی قسەیەکی ئەکرد. وتم ئێستا ئێوە تەسەوورتان چییە؟ وتم ئیتر یەکێک وەڵڵاهی ماوەسەر لەو ئەچی هەورامی بێکە. وتم نا شتێکەوە زۆر کەس تەسەووری ئەوەی نەئەکرد، چونکە وتم شارێکە، هەموویان لە زیهنیانە تەواو کۆ ئەبێتەوە، ئەزان شارێکە. وتم شارەکە وەکو هەڵەبجە نییە، وەکو سلێمانیش نییە، گەورەتر. وتم ئاگاتان لێ بەسێ کە تەسەووری شتێکە نەکردبێت، ناوەکەشی بڵێ دەرکی پێ ناکەی. بۆیە خوا جل جلاله لە ئەو فەرمایشتە قودسیە فەرمێ: ولا خطر على قلب بشر، لە خەیاڵی کەسەکە نەهاتووە بەسەر خەیاڵیا بگوزەرێ، بۆیە بە هیچ شێوازە تەسەووراتی ناکە. لە صحیحەین هاتووە لە فەرمایشتێکی ترە:
ئەبوو هوڕێرە بۆمان ئەگێڕێتەوە یەکەم زمرە کە ئەچنە ناو بەهەشتەوە دەم و چاویان وەکو مانگی چواردە گەش و جوان ئەچنە ناو بەهەشتەوە هەر کاتێ مانگە بینی چاوس بەرز کردەوە بۆ جوانی و جەماڵەوە بینیت یەکسەر بیری ئەم فەرمایشتە کردەوە یەکەم زمرە ئەچێتە ناو بەهەشتەوە وەکو مانگ درەوشاوە و گەشاوان خۆیان ئەکەن بە ناو بەهەشتە دووهەمین زمرە وەکو جوانترین ئەستێرەی ئاسمان کە درەوشاوە بێ ئاوا خۆیان ئەکەن بە ناو مزگەوتە بە ناو بەهەشتە اینجا دواتر ئەمانە لە ناو بەهەشتە میز و پیسایی و تفکردن و ئەوانیان بە هیچ شێوازێک نییە ئەو شانانەی کە بەکاری هێنن لە ئاڵتونە بۆنیان بۆنی میسکە ئەو شوێن بخوردانەی کە دانراوە جۆرە بخوردێکی زۆر تایبەتی تێ دارێکی زۆر تایبەت کە بۆنێکی زۆر خۆش بڵاو ئەکاتەوە خێزانەکانیان وەکو حوری عین وهان هەر هەمویان وەکو دڵی یەک پیاوان اختلاف لە بینیانە نییە سوورەتیان وەکو سوورەتی ئادەمە 6 زراع باڵایان هەیە لە ڕوایەتێکە ئەفەرمێ هەر یەکێکیان 2 خێزانی هەیە خێزانەکانیان زۆر تایبەتترن لە حور العینەکان لە نەرمی و ناسکیانە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یورا مخ سوقهما من وراء اللحم من الحسن ئەفەرمێ لە مۆخی ناو ئێسقانەکانیان لە پشتی گۆشتەکەیانەوە ئەبینرێ ئەوەندە ناسکن من الحسن لە جوانیە طبعا چۆن لە کوردەواری خۆمانە ئەڵێن ئەوەندە ناسکاڵی تکی ئاوە بینەما ئەگەر ئینسان ئەگەر وەکو تکی ئاو بێرەوە چێ ناشیرین بێت ئێستا ئێمە تەسەووری ئەمە ناکەین بەڵام ئەفەرمێ لە ناسکیانە بەو کەیفیەتەن لا اختلاف بينهم ولا تباغض اختلاف لبيننا أن رقيان ليكتر نابته قلوبهم على قلب رجل واحد وضليان وكو ضلي يكتاك كزوايا يسبحون الله بكرة وعشيا لنا وبهشتا هج عبداتي ونشيان لسرنا من تنهى وندي بيانيان وإيوران تسبيحات رب العالمين أكل أبو موسى أشعري أفرمي بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي دو بهشت لزي ودو بهشت لألطون کورئانیەکان و قاپەکانیش کە لەوێ دانراون هەرچی تێتی ئەمەیان لە زیوە ئەوەیان لە ئاڵتونە لە بینی هەموو ئەم خەڵکەیە هەر هەموو ئینتیزارەکەن چاو بەرزەکەنەوە لە بینی ئەمان و بینینی خۆیان جل جەلاله و تەنها ڕیدائێکەیە پەردەیەکەیە پەردەی گەورەی و کبریای رب العالمین والله لە بەهشتا بەچاوی سەرەکان ئینسانەکان خوای گەورە ئەبین و بە حزۆری شادەبن ئەفەرمێ لە ئەبوو موسای ئەشعری لە ڕوایەتێکی ترە لە بەهشتا خێمەیەکەیە خێمەیەکی زۆر تایبەت یەک مرواریە ناوەکەی هەڵکۆڵراوە 6 میل پانی و گەورەی ئەم مرواریەیە هەموو زاویەک لەم زاویانەوە ما يرون الآخرين بە شێوازێکە ئەهلی ئەم شوێنە ئەهلی شوێنەکەی تر ئەبینێ يطوف عليهم المؤمن إيمان دار بتشوار دوري أنا أقرأ شون شو شيء خومن لديوي الدرة وخلقنا بينه لنا وأبينه أيش بهمان شواز دي بزانا لقرآن بدرجي باسي بهشت كرا ولا سنة باس كرا وفيها ما تشتهيه الأنفس وتلذ الأعين أخوة لبهشت أوي نفس بيخوش بحياة أوي تشاوكان تيركات وتشيجي في ورقرن هيا فلا تعلم نفس ما أخفي لهم من قرة أعين بخوا هشتا نازانا إيوا أوشتانيك أبناء آرامي تشاوتان تشيك أخواي قورا بوي خحشار داونو لبهشتا بوي هالكردون صفتك كاني زور قورية فضلكي زور قورية لصحيحين هاتوا كبيغمريان صلى الله عليه وآله وسلم باسي رب العالمين أنكرت فرموي وتان أي بيغمري خواه صلى الله عليه وسلم آية خواي خومن أبينين فرموي كسيري مانجي تشواردا ببي حجاب اعتيادية وتوان بيبين والله أبو شواز رب العالمين أبين فإنكم ترونه يوم القيامة للرؤج قيامتها بحضور شادبا أم بهشت قورة وجوانا إنسان بكردوي خوي زور زحمة بتواني بشيت نابي بويا لدواي أم باس كني بهشتك بسريع إلى خزمتها أنا باسم كرد إمامي غزالي رحمتي خوي لبيد باس رحمتي خواك أفرمين نختم الكتاب بذكر سعة رحمة الله تعالى كرام كتابة طوائكين بباس رحمة إخوة نرجو بذلك فضله بشكم بالرحمة أو أكوين إذ ليس لنا أعمال نرجو بها العفو كردويك ما نية شاوريكين خواه بهوي أو عفو ما انكا بلام سير الرحمة أو أكين لكن نرجو ذلك من رحمته وكرمه أو زور سخي وبرحمة بويا أم خاتمي أم درسه أم كتابة بكاملي لباسي أم رحمتي خوايا
جيب كيم لخزمة يا أبي. رب العالمين فرمي قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم، أي عبد كان هم من قناه بارين ما ترسل قناها كانت أي أو عبدي زيادة رويت كرد ولا حقي نفسي خوتا لا تقنطوا من رحمة الله ما يسمى بل رحمي خوا إن الله يغفر الذنوب جميعا. خوا جل جلاله مو قناها كان أشكرا وبنهان قورو بشوك هموي أبوري إنه هو الغفور الرحيم أو غفورا أو رحيما. أبو هريرة بمان أجرته وأفرمي بغمرجان صلى الله عليه وآله وسلم فرموي كاتك أخوي قورا خلقي دروس كر هرهمو كتابك نسول لبناء عرش خويا داينا فرموي إن رحمتي غلبت غضبي، رحمتي من لبيش غضبي من نواه ليتان تورنا ما عبدك عفوتانك. أبو هريرة زو رحمتي خويا لأبو ما نجارته وفرموي خوا جل جلاله سطر رحمتي هي يقدان لرحمتكاني لم سرزويا إنسو جنو آجل كانوا هرهمو أو كأيبيني بسر زويا همو أو رحمتانا كأيبيني يقدان للرحمتكان دبهوي أو تاك رحمته وعطفتا نقل يكترها هي الرحم بيكتر أكن حتى أبيني آجالك زور درنده نقل منالو أولاد كاني خويا زور برحمة نوتو نو لو جور الرحماني هل قرتوا بروجي قيامت بو عبدكاني بو خواناسكان كهرهم بخشكاته بسريان. ابن عباس بمان أجرته بيغمريان صلى الله عليه وآله وسلم فرموي أجر كسك خوا جل جلاله أو اندب رحمة إن ربكم تبارك وتعالى رحيم زور برحمة بير كان ولم رحمته أجر همي حسنية بدل طابع يك حسنة هاد بناخي دليتو ياتي بريق يكسر أم حسنية بوتو أنسر كأنما كردود بويا رحمتي خوال إمام عمر بكاتي للنيوجا هند جار خيالي أسوب أو ميداني الجهاد وكارباري مسلمان أيو وميدا كم خوا هردو أجركم بوكاتا وأجري النيوجا وأجري الجهاد أو هماني كبو خزمتي دين وبناختا دي همو أو همانا مقبول الله رب العالمين همو بحسنة بوتنسر أي أجر هاتو حسنة كتكرد أما نتكر دول حسنة كتجيب جاكر لا يعني كم ددبو أنوسي حتى حوصته زيادة ليش حتى حوصت ممكن تو يجن يوجد كردو بحوصت نير نسرا وبوت ممكن بدن نسرا همي حسنة كتكردو لدلتا خوزقة أم تواني هزار نار أدم بفلان فقير شوي هزار كده 10,000 بو نسرا حتى حوصته زيادة أجر همي خرابت كرد هاد بدلتا ونتكرد سيري أم رحمتك خرابك هاد بدلتا ونتكرد شاكية كدبو نسر أو أني هيك لسنا نسر سبحان الله سيري أم رحمك أجر هاتو كرده يقدا نخراب لسر نسر بوي إمامي سرخسي أفرمي شقيكي أو كسيك شقية وخوائي خاتنا وجهنم وكرة كسيك تاكي قناها كاني لددي شاكاني زورتر حوصتي شاكاني زورتر إنجا الشقية وخرابك أبي ذربو من أجرته حتى أو سيء أشكائك إتر أو مشهور لأي برسان كملائكة جارة بليلة ما كمينوسة بشكم توبأك أو هم درجان رحمة رب العالمين لو أتي رب العالمين عفوي أو داني أشترك. أبي ذربو من أجرته وأفرمي لحديثك قدسيا رب العالمين أفرمي هارك سيكر دويك تشاكا دكر دو زياتري بو أنوس أجر سيئيك كرف جزاء سيئة مثلها جزاء سيئك أو هاوني خوي يقدانا خرابي بو أنوسم أو أغفر يعني لي أبورا عفوي أكم بخوار كالشبري بستي برو بيرم بي يكذرع برو بيري الروم كور أجر زراعي برو بيرم بي يكباع ويكبال برو بيري الروم أجر هاتو برو بيرم أو ببيبت من بحر ولا برو بيري الرأك موديم. أبو هريرة بمان أجرته أفرمي بيأك وعبدك إما آسا أفرمي قنا هيك كرت شاوكاني برس كردوا وتي آيه ربي پروردگاري من أذنبت ذنبا فاغفر لي كرة قنا هيكم كر يا إلهي عفومك يكسر رب العالمين بملائكة عليه علم عبدي أن له ربا يغفر الذنوب أم عبدم أزاني خوائك وپروردگاري شيك لقنا كان أبوري والتوبة كردو قرايا دي قد غفرت لعبدي أولا عبد كم برام عفوم كرت جاء ريك تفسيرك عيني أم قناها أكاتو
هەم چاوەکانی بەرزەکاتەوە پەروەردگارە عەفوم کە کورەوە جاری دووهەم گوناهەکەم کردەوە جاری دووهەم رب العالمین مادامی اعترافی بە من کرد ئەم عەبدە و گەڕایەوە لای من عەفوی ئەکا جاری سێهەم ئەفەرمێ لە دواترە ئەفەرمێ أشهدكم أني قد غفرت لعبدي فليعمل ما يشاء ئێوە بە شاهید بن ئەی مەلائیکە لەم عەبدەم خۆش بووم هەرچی ئەکا با بیکە علەما ئەفەرمون یعنی چەند جار ئەم گوناهە دووبارەکاتەوە تەوبەکە دووبارەکاتەوە تەوبەکە هەر لێ ئەبورم و لێ ئەبورم لە صحیحەینە هاتووە ئیبن عومەر بۆمان ئەگێڕێتەوە لە حەدیثێکە عومەری کوڕی خەتاب بۆمان ئەگێڕێتەوە ئەفەرمێ پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم سەبی هاتن ئەو جاریانەی کە گیرابوون لەگەڵ مناڵەکانیان هەجیا کرابوونەوە طبعا دایک خۆتان ئەزان چەند بە سوز و بە ڕەحمە ئەفەرمێ ئافرەتەکان بەجیا دانرابوون مناڵەکانیش بەجیا دوای ئەمر دەرکرا کە بگەنەوە لای یەکتر ئەفەرمێ ئافرەتێک لەسەر نوکی پەنجەکانی ئاوا چاوی ئەگێڕا بۆ مناڵەکەی ئەڵێ لە پڕ مناڵەکەی خۆی بینی ئەم مەشەدە پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم لەگەڵ هەندی هاوڵانە پێکەوە بوون ئەفەرمێ ئەم دایکە بە پەلە ڕای کرد و مناڵەکەش بە پەلە ڕای کرد تون باوەشی کرد بە مناڵەکەیە ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم فەرمووی ئێوە باشە تەسەوور ئەکەن ئەم ئافرەتە ئێستا مناڵەکەی خۆی بخاتنەوە ئاگرەوە چەند نا وەڵڵا ئێستا لەو پەڕی سۆز و حەنانایە چەندێکە مناڵەکەی نەبینەوە پێگەیشتێتەوە فەرمووی دەی بزانن لله أرحم بعباده من هذه بولدها بخوا خوا زۆر بەڕەحمترە ئەم دایکە چەند ئەو مناڵەی خۆی خۆشەوێ ئامادەی تەسحیح بۆ بدا خۆی شوێنێکی بسووتێ ئەو نەسووتێ دە بەخوا خوا جەلجەلاله زۆر لەم بەڕەحمترە بەرامبەر بە عەبدەکانی لە فەرمایشتێکی ترە ئەفەرمێ هەر عەبدێک بڵێ لا إله إلا الله لەسەر ئەم وشەیە بمرێ دخل الجنة أبو ذر عليه وتم أي بيغمري خاص الله عليه وسلم الله كلمة كم بلا وغريب وتم وإن زنا وإن سرق يقدر زنا يكر يقدر ذكر الله خوش يسمع رويتي كرد فرموي وإن زنا وإن سرق وإن زنا وإن سرق وإن زنا وإن سرق سيجر فرموي بازيناشكا بادزيشكا ما دام لا إله إلا الله الله لسري أمره جاكي بهشته على الأخيرة فرموي رغم أنف أبي ذر بالوتي أبو ذر بصولته كأي الرحمة خواب سكاته الزناش كاتو خرابكاريش كاتو دزيش كاتو ما دام لا إله إلا الله وتبي وبردوام إلا أخوي قرأ عفوي أكاتو إخاتنا وبهشته حديث عتباني كري مالك بيغمر جان صلى الله عليه وآله وسلم حرامي كلو لسر آقر كسي بسوتي أنا كوتويتي لا إله إلا الله بزم بستي خو أبو هيج كسيج ما بستي كي نبوه وهند جار لك تبنهانا كانت زور ذكري لا إله إلا الله بك بين خوت وخوا لا رواية اشترى أفرميه أوي كوتويتي لا إله إلا الله هموي لا أقرأ يتدرو أقر لدليا بأندازي يقدن كجو إيمان هبه بأندازي دنك جنمه بأندازي ذريك بتشوك إيمان لدليا هبه مثقال ذريك إلا لا أقرأ يتدرو النجاتي أبي أبو موسى بمان أجرته فرموي للرجل قيامته يك إيمان دارنا منه إلا يا يهودي يا نصرانيك أكرت في داكاري أم ساق سري أم بي أو تري أو فكاكي تو إلى أجر تو بهوي أمو رزقار دو واتا أجر يهود ونصارى دو برابري مسلمانان بن مسلمانان هرهم ينعفو كراو سري أو مكان أمره يكم دين لجهان دين مسيحية قولتين دين ودوم دين إسلام ورده إشارة كان بون إن شاء الله ديني مسلمانان أبيت يكمين دين لا أستي جهان هندي بيان ويا 2005 روجي نصرتي أمتي إسلامية كمسلمانان لجهان أبناء يكمين وقولتين جمارو الرجال الرئي أديان ودين داريو عبد الله كري عمري كري عاص بمن أجرته أفرمي للرجل قيامتها عبدك إهانا لأمتي من لسرها مو خلق ولا دائنين أم عبد الزور قناهي كردوا زور خجالة بارا نو سجيلي قورة إهانا سجيلة كان زور قورة أفرمي شاو أو سري سجيلة كان برناكا واندا قورة هر سجيلة لو سجيلة خرابيتي يعني نسرا هي أم عبد شاكي هر نكردو هيج الله همو آواز إن كاني برزكنا الله زور غنبار أبيت
پێی ئەڵێن یەکێک لەم شتانەی کە نووسراوە بۆی ئەخوێننەوە هەموو یەک دانە هەیە تۆ ئینکاریکەی عەبد بڵێ نەم کردووە وەڵڵاهی یەک دانە نییە خواییان هەموویم کردووە ئەوانەی کە کەتەبەی منن ئەیان نووسی زوڵمێکیان لێ کردووی نە وەڵڵا زوڵمیان لێ نەکردوم یا ڕەبی بەخوا هەمووی هی خۆمە عوزرێکە هەبوو ئەمانەت کرد ئەڵێ بێدەنگ ئەبێ و شەرمەزارە بێ لە بەردەم ڕەب العالەمینە هیچ عوزرێکی نییە ئەڵێ بەخوا پەروەردگارە عوزریشم نییە ئەی باشە چاکەیەکت هەیە بەخوا یا ئیلای هیچشم نییە فەوتام ئەفەرمێ لە ئومەتی پێغەمبەری خۆی صلی الله عليه و آله وسلم رب العالمین ئەڵێ ئەی عەبد یەک چاکت ماوە یەک چاک ئەڵێ چاکت چییە ئەڵێ بتاقەیەکی بچووکە هێنن لەسەر دووسەوە لا إله إلا الله ئەڵێ هاواری لێ ئەڵەسێ کورە من ئەوە نۆ سجیل ئەلەوێ دانراوە چی بکەم لەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەم دەنکە بچووکە لە لا إله إلا الله دائنن لەسەر کەفەیەکی میزان ئەو هەمووی تر دائنن سبحان الله فرمي أمان زور قرستر أبي أم لا إله إلا الله ونجأتي أبي أم عبدا أتصور الرحمي خواك جل جلاله فضيل كرعياضة فرمي خلقي بيني تسبيحات يعني أكردو أقريان للرجع عرفيا طبعا كيوي عرفات أنواع وأشكال الرنق الشواس همو كو أبنو هموي لو بريزي لتا أقري وخور هیچ کاتێک نییە سەرزەیی بە ئەندازی ڕۆژی عەرەفە خوا جەلەجەلاوە لێی نزیک بێتەوە ئەفەرمێ عەبدانە هەموویان لەوێ کەوتبوون فوضەیلی کوڕ عیاض سەیری کرد هەمووی ئەگریە و هاوارەکە فەرمووی ئەرێ خەڵکین ئەگەر یەکێک لەمانە بێتە بەردەم ماڵی ئێوە ئاوا بگریە ئێوە چی لێ ئەکەن عقوبەی ئەدەن تیان ناوەڵا عقوبەی نادەن وتی ئەگەر داوای دانیقێکتان لێ بکە واتە لیرەیەک بکەیتە 6 بەشەوە بەشێکی بچووکی داوای ئەمەتان لێ بکە ئەوە چی ئەکەن یعنی ئەیدەنێ یان نایدەن ئەگەر ئاوا بگرێ تیان وەڵڵا ئەیدەین فەرمووی دەی وەڵڵاهی خوا جەلە جەلالهو مەغفیرەتەکەی ئەوەندە گەورەیە چۆن بەلای تۆوە دانیقێک بە زمانی ئەمڕۆ بڵێن چۆن 250 داواکات و ئەیدەیتێ ئەڵێ بە ئاوا بەو شێوازە نەگرێ و نەراڵێتەوە دەی وەڵڵاهی زۆر لەوە ئاسانترە کە ڕەب العالەمین مەغفیرەتی خۆی بەسەر عەبدەکانەدا ئەبارێن ئیبراهیمی کوڕی ئەدهەم ئەفەرمێ لە شەوێکە فرسەتم هێنا تەوافم ئەکرد زۆر تاریک بوو باران زۆر ئەباری زۆریش چۆڵ بوو کەس نەئێوێرا بێ ئەفەرمێ هەتا ئەوکو بەرەبەیان ئەوم کرد لە بەرەبەیانە دەستم بەرز کردەوە وتم پەروەردگارە داوات لێ ئەەکەم لە گوناه بم پارێزی گوناه نەکەم هەر شتێ تۆ پێ خۆشە نەیکەم بە هیچ شێوازی ئەفەرمێ فەرمووی لە خەوا بینیم پیان وتیان ئەی ئیبراهیم بە تەمای چی تۆ فەرموویان تۆ داوای ئەسمەت لە ئێمە ئەەکەی و پێغەمبەران معسووم کورە ئەگەر خەڵکەکە هەمووی داوای ئەسمەتکە ئەی من فەزڵ بەسەر کیاکەم و چۆن عەفویان کە بۆیە فەضلی خوا جەلە جەلالوه گەورەی خوا جەلە جەلالوه لەگەڵ گوناهی تۆیە زۆری گوناهی تۆیە هەموو گوناهەکانت کۆ ئەبنەوە ڕەحمەتی خوش کۆ ئەبێتەوە بەسەرتەوە چەندێک گوناهەکانە زۆرتر بێ ڕەحمەتی خوا زۆرتر بۆ تۆ والله جاری وایە ئینسان وا تەسەورەکە ئەبێ گوناه نەکە خۆی ئێمە ئیشەکەی ئێمە ئەوەیە جیهاد و جوهدەکان بۆ یە کەمترین ڕێژە گوناه جێبەجێک بەڵام هیچ وەلیەک لە ئەولیای خوا نییە گوناهی نەکردبێ هەموویان گوناهیان کردووە بۆیە گوناهەکان ئینسان لیان نەترسێ کاتێک کە سەیری ئەم ڕەحمەتە و ئەم بەزەیی خوا جەلە جەلالهو ئەکە غەزالی ئەفەرمێ دەی ئەم فەرمایشتانە هەر هەموویان بۆ ڕەجا بوو کەڕەمی خوا بۆ ئێمە باسەکەن ڕەحمەتی خوا بۆ ئێمە باسەکەن ئێمەش ڕەجامان وایە بەر ئەو ڕەحمەتە کەوین بەخوا خوا جەلە جەلالهو معامەلەی لەگەڵ ئێمە بەو شتە نییە کە ئێمە کردومانە بە فەزڵی خۆیەتی بە کەڕەمی خۆیەتی دەی ئێمە ئیستیغفار ئەکەین لە هەر قسەیە کرد بێتمان و هەڵەمان کرد بێ و پێچەوانەی کردەوەی خۆمان بوو بێ هەر شتێکە خۆمان جوان کرد بێ لە پێش چاوی خەڵکا پێی و لە ناخاوەها نەبوو بین هەموو عیلم و کردەوەیە کە مەبەسمان خەڵک بوو بێ مەبەسمان خوا نەبوو بێ هەموو کردەوەیە کە بەشێکی هی خوا بوو بەشێکی غەیری خوا بێ هەموو داوای لێبوردن ئەکەین بە کەڕەمی تۆ خوایان شەفاعەت داوا لە تۆ ئەکەین بجودي تو داوای جودت ئەکەین إنه قريب مجيب أو پەروەردگارە زۆر نزیکە لێمانەوە وزور مجيب وجواب من أداته والحمد لله رب العالمين حمدا كثيرا طيبا مباركا
مباركا فيه كما يحب ربنا ويرضى چۆنی پێخۆشە چۆن ڕازیە حەمدێکی ئاوای ئەکەین هەر چۆن بۆ جەماڵ و کەماڵی جوانی دەموچاوی ئەو شایستەیە حەمدێکی وا بەرزەکەینەوە سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. خوای گیان لە کۆتایی ئەم دەرسە و لە باسی ئەم ڕەحمەت و فەزڵەی کە ئیمامی غەزالی بۆی باس کردین ئێمەش دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە. یا ئیلاهی لە گوناهەکانمان ببوورە، یا ئیلاهی بەڕەحمەتی خۆت لەگەڵمانە بجوڵێرەوە. ئیلاهی ئەگەر چی هەڵە و کەم و کوڕی زۆرمان هەبووە، هەموو ژیانمان پڕە لە هەڵە و کەم و کوڕی، بەڵام بەخوا پەروەردگارە لا ئیلاهە ئیلا الله لە دڵمانە چەسپی و ڕەحممان پێ بکە. بەخوا پەروەردگارە ئێمە بەخۆمان بە عەبدی تۆ ئەزانین و بە غەیری عەبدایەتی تۆ ڕازی نابین. یا ئیلاهی سەماحێکمان بدەرێ بە کەڕەمی خۆت لە هەموو ئەو هەڵە و کەم و کوڕی کە کردومانە یا رب العالمین. خوایە خۆت ئەزانی هەندێک گوناهمان کردووە، زانی ومانە کردومانە، بەخوا پەروەردگارە بێئەدەب نەبووین، غافڵ بووین، یا ئیلاهی عەفومان کە یا رب العالمین. خوایە کرچ و کاڵێکی زۆر لە عیبادەکانمانە هەبوو، عەفومان کە یا رب العالمین. خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە، لێمان خۆش بە، ئارامی بخەرە دڵمان، ئارامی بخەرە ماڵمان، ئارامی بخەرە چاوەکانمان. ئیلاهی داوات لێ ئەکەین ئارامی بخەرە ناو گۆڕەکانمان. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت لە ڕۆژی قیامەتە و لە ساحەی مەحشەرا کە محاسبە ئەکرێن، تو گەورەی خۆت لەژێر ڕەحمەتی خۆتە بمان شارەوە. چۆن لەم دنیا عیبەکانە شاردینەوە، ئیلاهی لەبەردەم خۆتە عەفومان کە و عیبەکانمان لەبەردەم خەلائیقا بشارەوە. ئیلاهی ئێمە زوڵمی زۆرمان لە نەفسی خۆمان کردووە، زوڵممان لە دەوروبەرمان کردووە، بەخوا هانای فەقیری خۆمان تەنها بۆ لای تۆ بەرزەکەینەوە، عەفومان کە یا ئەکرەم الئەکرەمین. ئیلاهی بەخوا ئەمانەیە لە باشترین وەلیەکانی تۆ بین، ئەمانەوێ لەگەڵ هاوڵانە چۆن ڕوو جەستەمان وەکو ئەوانە، یا ئیلاهی ئەمانەوێ دڵمان وەکو ئەوان بێ. پەروەردگارە ئێمە لە زەمەنی فتنەین، شوبهات و شەهەوات دەورەی داوین، کافرانی دنیا لەسەرمان کۆبوونەتەوە. پەروەردگارە لاشەمان بریندار و دڵمان بریندار بە گوناه، بەڵام هەموو کات کە چاوی سەرمان بەرزەکەینەوە بۆ لای تۆ سەیری ڕەحمەتت ئەکەین، ئومێدێ پێ ئەکەینەوە، تو گەوری خۆت بێ ئومێدمان مەکە یا رب العالمین. لەبەردەم دیوانی خۆتە یا ئیلاهی بێ ئومێدمان مەکە، ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، عەفو بەسەرمانە ببارێنە، لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی بەخوا ئەگەر چی زوڵمی زۆرمان کردبێ، ئەگەر چی زۆر تەجاوزمان لە فەرمانی تۆ کردبێ، نەهیەکانی تۆمان کردبێ، بەخوا پەروەردگارە ساتێک نەبووە کە چاومان لەسەرەوە نەبێ و دڵمان وابەستەی تۆ نەبێ یا رب العالمین. خوایە بە گەورەی خۆت عەفومان کە، بە بەزەیی خۆت عەفومان کە. خوایە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە، گوناهێ بە پەنهان کردومانە یا ئیلاهی عەفومان کە. لە گوناهە گەورەکانمان ببوورە، لە گوناهە بچووکەکانمان ببوورە، تو گەورەی خۆت پاکمان کەرەوە، ساغمان کەرەوە، صافمان کەرەوە. خوای گیان دڵەکانی خۆمان ئەدەینە دەستی تۆ یا ئیلاهی. پەروەردگارە ئێمە لەم زەمەنی فتنە ئێمەت خەڵق کردووە یا رب العالمین، لەناو ئیمتیحانێکی زۆر قورساین. ئیلاهی شەیاطینی ئینس و جین لەسەرمان کۆبوونەتەوە، نەفسی غەداری خۆمان هاواری خراپەکاری ئەکا. یا ئیلاهی لەم زەمەنی بێکەسیەمانە بەخوا ئەکەسمان نییە تەنها تۆ نەبی یا رب العالمین. داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت، بە گەورەی خۆت، بە ڕەحمی خۆت. یا ئیلاهی لەم غەریبستانەیە ڕەحمەتی خۆت بەسەرمان ئەببارێنە، نێوچەوانمان بگرە بۆ خەیر، لێمان ڕازی بە یا رب العالمین. خوایە بە حورمەتی مووی سپی ئەم ڕیسپیانەی لەگەڵمانان، خوایە لە گوناهەکانمان ببوورە، بە تەوبەی جوانی ئەم گەنجانە خوایە لێمان ببوورە. پەروەردگارە داوات لێ ئەکەین بە بێگوناهی ئەم مناڵانە عەفومان کە. یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ئیلاهی بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببوورە، لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خێزان و هاوسەر و ئەولادمان ببوورە. یا ئیلاهی لە گوناهی خۆشەویستانمان ببوورە. خوایە لە گوناهی ڕەفیق و هاوڵانمان ببوورە، لە گوناهی دراوسێمان ببوورە. هەر کەس مافێکی بەسەرمانەوەیە خوایە لە گوناهی ببوورە. خوایە زۆرن ئەو مافانەی کە ئێمە ناتوانین بیان دێنەوە، خوایە تۆ خۆت مافەکانمان بۆ بدەرەوە، لە گوناهی هەموو ئەوانە ببوورە کە ئێمە ڕۆژێ لە ڕۆژان زوڵمێکمان لێ کردوون بەزانین و نەزانین یا رب العالمین. یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە گوناهی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە. ئیلاهی لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ببوورە. یا ئیلاهی هەر موسڵمانێک هەر گوناهێکی هەیە گەورە یا بچووک،
خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت لێیان ببوورە خوایە گەنجەکانمان تووشی هەڵا ئەبن تو گەورەی خۆت لێیان ببوورە بەخوا پەروەردگارە لە ململانەیەکی زۆر قورسان لە جیهادێکی زۆر گەوران ڕەحمەتی تۆ زۆر زۆرە یا ئیلاهی سپاردە لای تۆ زایە نابێ وا گەنجی ئومەتی ئیسلامیمان سپاردەی تۆ کرد یا رب العالمین سپاردە لای تۆ زایە نابێ ئیلاهی و نفسی خۆمان ئیمانی خۆمان ڕۆحی خۆمان سپاردەی تۆ کرد سپاردە لای تۆ زایە نابێ و پەروەردەی مناڵەکانمان سپاردەی تۆ کرد یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بە کەڕەم و گەورەی خۆت ئارامی بەسەرمانە ببارێنە خوای گیان ئارامی بەسەرمانە ببارێنە وڵات و نیشتمانمان ئارام کە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئارام کە شەڕ و شۆڕمان لێ دوور خەرەوە دەستی کافرانمان لێ ببڕە ئیلاهی بەخوا ئەمان دوو بووین بەدەست کافرانەوە زۆریان بۆ هێناوین لە هەموو جیهانە ئیلاهی ئەگەر چی ئێمە شایستە نەبین ئەگەر چی ئێمە بە کەڵک نین بۆ دینەکەت خوایە داوات لێ ئەکەین تۆ خۆت کەڵک دارمان کە دڵمان یەکخە ئومەتی ئیسلامی یەکخە نەسرەتمان پێ عەتاکە عەدالەتی خۆ لەسەر زەویا بچەسپێنە یا رب العالمین یا ئیلاهی مردوویەکی زۆر لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو چاوەڕێی دوعای ئەم ئومەتن ئیلاهی تایبەت ئەوانەی بێکەس و غەریبن کەسێک نییە دەست بەرز کاتەوە دوعایان بۆ بکە و ئێمە لەم میحرابەوە دوعایان بۆ ئەکەین یا ئیلاهی لە هەموو مردوانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ببوورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت عەزابی قەبریان لەسەر هەڵگرە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت عەفومان کە یا ئیلاهی سڵاوەکانی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەک ناومان لە خزمەتیا بێنە ئیلاهی داوات لێ ئەکەین خۆشەویستی دڵی ئێمە بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستی زمانی ئێمە بگەێنە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەڵات و سەلامی خۆت بەسەریا ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەی خۆت بەخوا یەک دنیا دوعا و داوامان هەیە یا ئیلاهی زمانمان گۆ ناگرێت لە خزمەتە بێڵێن یا ئیلاهی بەخوا ناتوانین لای عەزیزترین کەس داوایان کەین بەڵام پەروەردگارە ئەزانین کە ڕەحمەت و بەزەی تۆ زۆر زۆرە ئەزانین کە کەڕەمی تۆ زۆر زۆرە یا ئیلاهی و هەموو ئەوەی کە لە دڵمانایە بۆ تۆی بەرزەکەینەوە تۆ خۆت چی چاکە بۆ ئێمە پێمان عەتاکە ئێمە کەڕ و کوێرین یا ئیلاهی چی باشە بۆ دین دنیامان پێمان عەتاکە بە زمانی گوناهمان ناوێرین شتەکانمان بەرزکەینەوە بە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم بەرزەکەینەوە ئەڵێن یا ئیلاهی ئەو خۆشەویستەی دڵمان ئەو ئارامی چاومان یا ئیلاهی ئەو حەبیب و طەبیبەی قەلبمان هەرچی لە عمری خۆیان داوای لێ کردووی هەرچی ئەو زمانە پاکە شیرینەی وتوێتی لە هەموو عمریا و داوای لە تۆ کردووە ئێمەی خەجاڵەت بار داوات لێ ئەکەین و پێمان عەتاکە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئەو خۆشەویستەی دڵمان بە زمانی شیرین و پاکی پەنای پێگرتووی لە هەر شتێ لە هەموو عمریا ئێمەی خەجاڵەت بار پەنات پێ ئەگرین و پەنامان بدە یا ئیلاهی ئێمە دەهر و زەمانێکە لە خزمەت ئەم کتێبە ژیان بەسەر ئەبین خوایە ئەم دەرسانەمان لێ قبوڵ کە ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە گوێگرتنەکانمان لێ قبوڵ کە دانیشتنەکانمان لێ قبوڵ کە یا ئیلاهی بیکەرە چرایەکی ڕووناک بۆ ژیانمان بۆ ناو گۆڕمان بۆ ئاخیرەتمان یا ئیلاهی ڕزوانی خۆت بەسەر عولەمای ئەم ئومەتا ببارێنە یا ئیلاهی ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر ئیمامی غەزالیا ببارێنە بەسەر ئیبن جەوزیە ببارێنە بەسەر ئیبن ڕەجەبا ببارێنە یا ئیلاهی ئەو زانا و عالمانەی لەم کتێبە ناومان هێناون ئەو هاوڵانەی کە ناومان هێناون خوای ڕزوانی خۆت بەسەر هەمویانە ببارێنە یا ئیلاهی ئەو پێغەمبەرانەی یادمان کردن یا ئیلاهی سڵات و سەلام بۆ هەر هەمویان ببارێنە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە یا ئیلاهی ئەم کەلیماتانەمان لێ قبوڵ کە یا ئیلاهی ئەم دوعایانەمان لێ قبوڵ کە آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي قول لنا قناهي من الشيوش بوري وخوالي من قبول كرم مفاوض إن شاء الله